زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی بەڕێستان و لە ڕێگەی بەڕێستانەوە هەوڵ و چالاکیەکانی وەزارەتمان ڕابگەێنین بە تەواوی خەڵکی کوردستان بۆ پەرەپێدان و پاراستنی بەرهەمی کشتتوکاڵی. وەکو ئاگادارن لە چوارچێوەی کار و پرۆژەکانمان لە سەرەتای دەستبەکاربوونی کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ هەنگاو دراونەتە بەر بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ و بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵی لەلایەن خودی جەنابی وەزیر و لەلایەن وەزارەتمانەوە بۆ ئەو مەبەستەی ئاماژەم پێدا. یەکێک لەو کار و پرۆژانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە بەرهەم هاتووە لە ئەنجامی جەختکردنەوەی وەزارەتمان و خودی جەنابی وەزیر بۆ گرنگیدان بە پرۆژە کشتتوکاڵیەکان بە مەبەستی دابەزاندنی نرخی کارەبا. خۆشبەختانە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمەوە نرخی کارەبا بۆ پرۆژە کشتتوکاڵیەکان و بەتایبەتی بۆ گەنجینەکانی ساردکەر بەتایبەتی ئەو گەنجینانەی کە بەرهەمی ناوخۆی تێ ئەپارێزن وەکو پرۆژەیەکی کشتتوکاڵی سیر ئەکرێ و بۆ هەر کیلۆواتێک لە سەعاتێکە بە 30 دینار هەژمار دەکرێت بە پێچەوانەی ئەوەی کە لە پێشوودا ئەم پرۆژانە وەکو کارێکی بازرگانی تەماشاکراون. ئەوە توانم بڵێم هەوڵێکی گرنگ و بەرچاوە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ لەو گەنجینە ساردکەرانە و دەمەوێت بە بیر بەڕێستان و هەموو لایەکی بێنمەوە کە لە ماوەی ڕابردووشتا سەر لەگەڵ ئەوەی داکۆچێکی زۆر لەلایەن وەزارەتمانەوە بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی جوتیاران و ئەو قەرزە کشتتوکاڵانەی کە لەلایەن جوتیاران هەبووە بە هەوڵ و توانای سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و جەنابی وەزیری دارایی ئەو قەرزە کشتتوکاڵیانە دواخراوە بۆ درێژخایەن و بۆ ئەوەی کە ئەرچێکی قورس نەکەوێتە سەر جوتیاران. ئەوەش هیچێکە لەو کارانەی کە ئەنجام دراوە بۆ ئەو مەبەستانەی ئاماژەم پێدا. و وەکو ئاگادارن لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی هەنگاوی ترمان نابووە قەدەغەکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان هاوردەکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان بۆ ئەوەی کە پاراستنی بەرهەمی ناوخۆ و بەرژەوەندی جوتیاران بپارێزین بە شێوەیە کە بەرهەمی ناوخۆ ڕکابەری نەبێ لە ناو هەرێمی کوردستانە. و دەمەوێت بە بەڕێستان و هەموو لایەکی ڕابگەێنم کە بەرهەمی ترێ ئێستا لە کاتێکە بەرهەمەکانی خۆمان لە ناو بازاڕایە بە هەموو شێوەیەک هاوردەکردنی ئەو بەرهەمە قەدەغەیە ئەوەی کە لە ناو بازارە لە هەر شوێنەکە ئەبیندرێ ئەوە بە شێوازی نایاسایی هاتووەتە هەرێمی کوردستان. مەبەستمانە زۆر بەرهەمی ترێکێکە لەو بەرهەمە توانم بڵێم استراتیژانەی کە لە هەرێمی کوردستانە لە مێژەوە بوونی زۆری هەبووە و خوازیاری ئەوەی وەویستی ئەوەمان هەیە کە لە داهاتوودا زیاتر پەرە بەم بەرهەمە و بەرهەمەکانی تر بدرێ بۆ بە پیشەسازیکردنی ئەو بەرهەمانە و بۆ ئەوەی چیتر پەنا نەبینە بەر هاوردەی هەموو ئەو پیشەسازیانەی کە لە بەرهەمەکانی کشتتوکاڵی بە تایبەتی سەوزە و میوە بەرهەم دێ. و هەر بۆ زانیاری بەڕێستان سێویژێکێکە لەو بەرهەمانی کە لە هەرێمی کوردستانە بە یەکێ لە بەرهەمە گرنگەکان تەماشاکرێ لە یەکی هەشتەوە باجی گومرجی خراوەتە سەر بۆ هەر کیلۆیەک 350 دینار بۆی نەتوانێت شێبرچێکا لەگەڵ بەرهەمی ناوخۆ. هەموو ئەمانی کە باسم کرد کۆمەڵی هەنگاوی سەرەتایین کە لەلایەن وەزارەت ماوەندراون بۆ پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆ و بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی جوتیاران کۆمەڵی هەنگاوی گەورەمان لە پێشە کە چۆن پەرە بەم بوارە بدەین پشت بەخواوە بە هەموو دڵسۆزان لە ساڵی ئایندەوە لە 4 ساڵی ئایندەدا بتوانین بەرجەستەی بکەین و بەرهەمی ناوخۆ تەکانێکی گەورەی پێ بدەین لە چوارچێوەی پرۆژەکانی کەرتی کشتتوکاڵیدا. بۆیە بەڕاستی بە پێویستمان زانی ئەو ڕوونکردنەوانە بین بە بەڕێستان و تەواوی هەوڵاتیان بۆ ئەوەی ئاشنابن لە کار و چالەکیەکان و هەوڵە بەردەوامەکانی وەزارەتمان بۆ پاراستن و پەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. پێشتر ئەوەی کە من بەنسبەت گەنجینە ساردکەرەکانەوە ینی ئەوانە وەکو پرۆژێکی بازرگانی تەماشاکراوە 130 دینار بووە بۆ هەر کیلۆواتێک لە سەعاتێکە. ئێستا ئەوە کراوە بە 30 دینار بۆ کیلۆواتێک لە کاتژمێرێکە. ئەتوانم بڵێم یەکێک لە کێشەکانی ئێمە گەنجینە ساردکەرەکان ئەوە بووە
کە کلپەیەکی تێچوونی زۆری هەبووە و بارگرانیی گەورە بۆ لەسەر ئەو پرۆژانە و ئەو کلپێشەکەوێتە سەر جوتیاران و هەروەهاکەوێتە سەر هاوڵاتیان بۆیە ئەمە ئەتوانم بڵێم هاندانێکی گەورەیە بۆ زیاتر دروستکردنی گەنجینەی ساردکەر و ئێمە وەکو وەزارەت یەکێک لە کارەکان کە گرنگی پێدەین ئەو بابەتەیە بۆ ئەوەی کە یەکێک لە گرفتەکانی بەردەم کەرتی کشتتوکاڵەوەی لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ گەنجینەی ساردکەری تەواومان نییە بۆی بەرهەمەکانی تی هەڵبگیرێ بە پێی وەرزەکان بخرێتە ناو بازاڕەکانەوە و نرخی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆ بەو شێوێ دانەبەزێ کە لە ئێستا و لە چەند ساڵی ڕابردووە بینراوە.